یارەکانی هەفتەی 25 خولی ناوی عراق لە سەر یاریگای خۆی زاخۆ میوانداری یانەی مینای شاری باسڕێ کرد. دوای تێپەڕبوونی 12 خولەک مینا لە ڕێگەی یاریزانی پیشەگەری کڕواتی ئێدن گۆنۆزۆڤیک بالێدانی سەر گۆڵی یەکەمی تۆمار کرد. بەڵام زاخۆ مەوڵەکانی خۆی چڕ کردەوە بۆی بە گۆڵ یەکسان بکات، بەڵام گۆڵپارێزی مینا بربەسی سەرەکی بوو بۆ ئەوەی با تۆڕەکەی نەهەژێت. لە نێوی دووەم و بە دیاریکراوی لە خوڵەکی 6 ئەحمەد سەلام ئەنجامەکەی بۆ زاخۆی خاوەن ماڵ یەکسان کردەوە. هەردوویانش هەوڵی گۆڵی زیاتریاندا، بەڵام هێرشەکان وا کارانە بوون گۆڵی زیاتری لێوبەر هەم بێت. بۆیە یارەکە بە یەکسان بوون با گۆڵێک بۆریانێک کۆتایەت. زاخۆ باردۆخێکی خراپدا تێدەپەڕێت لە خولی ناوی عراق لە کوێی 25 جاری خاوەنی تەنها 15 خاڵە کە 3 خاڵی یەکەم کراوەتەوە، هەر بۆیە لە پلەی 19 و پێش کۆتایی ڕیزبەندی خولەکەدایە.